سڵاوی خۆی گەورەتان لێ بە قوتابیانی خۆشەویست لە ڤیدیۆی ئەمجارش هەر لەوانەی سێم ژمارە ڕاستیەکان لە نمونەی سێم لە کتابێ باسی کردێ کە سیفەتی چڕبوونەوەی ئەویش سیفەتی چڕبوونەوە باستە چ دەکا دەڵێ ژمارەیەکی ڕاستی بدۆزەوە لە نێوان یەک ژمارەی تەواو یەک لەسەر سێ لەگەڵ یەک ژمارەی تەواو دوو لەسەر سێ. ئێمە هەنگاوی یەکەم چ دەکەین؟ هەنگاوی یەکەم سەرەتا خۆمان پێویستە لە چ ڕزگارکەین لە ژمارە تەواوەکە. ئەو ژمارەی کە لە تەنیش کردەکەی کرایە پێوترێت چ ژمارەی تەواو. سەرەتا خۆمان لە ژمارە تەواوەکە ڕزگارەکەین. کو خۆ لە ژمارە تەواوەکە ڕزگارەکەین؟ ئەو ژمارە تەواوی لە تەنیش کردەکەی سەرەتا چ دەکەین؟ جارانی خواری کردەکەی دەکەین، پاشان چ دەکەین؟ کۆی سەری کردەکەی دەکەین لەسەر ژێرەی کردەکە. یەک جاران سێ هەر دەکاتەوە سێ. ئەو جار چ دەکەین؟ کۆی سەری دەکەین. سێ کۆیەک دەکاتە چەند؟ دەکاتە چوار. لەسەر چەند؟ لەسەر ژێرەی کردەکەمان چەندە بەخۆی؟ هەروەک خۆ دەنووسینەوە ئەویش سێ. کەواتە ئێمە خۆمان لە ژمارە تەواوەکە ڕزگار کرد کەواتە دەکاتە چەند؟ 4 لەسەر سێ. ئەوە ژمارەی یەکەم کە هەمان بوو خۆمان لە ژمارە تەواوەکە ڕزگارەکەین. ئەو جارە دەینە سەر چ؟ ژمارەی دووەم ئەویش چێ؟ یەک ژمارەی تەواو و دوو لەسەر سێ. سەرەتا خۆمان لەو ژمارە تەواوەکە ڕزگارەکەین. چ دەکەین؟ جارانی ژێرەی کردەکەی دەکەین، کۆی سەری دەکەین. یەک جاران سێ هەر دەکاتەوە سێ. سێ کۆ دوو دەکاتەوە چەند؟ دەکاتە 5. لەسەر چەند؟ ژێرەی کردەکەی چەندە؟ ئەوەندەی دەنووسی. ئێستا لێرە چەندە؟ سێیە. کەواتە دەنووسین سێ. ئەو دوو ئەنجامەمان لۆ دەرات. هەنگاوی دووەم چ دەکەین؟ پاشان هەردوو ژمارەکە کۆ دەکەینەوە. مەبەستی چییە؟ هەردوو کردەکان کۆ دەکەینەوە و چ دەکەین؟ دابەشی دووی دەکەین. هەردوو کردەکانمان چییە؟ 4 لەسەر سێ. ئەوە 4 لەسەر سێ. کۆی چە؟ هەمیشە کۆیە کۆ 5 لەسەر سێ. یەکسانە. ئەمە سەرەتا تەمەشای ژێرەی هەردوو کردەکانەکەین. ئەگەر ژێرەمان یەکسان نەبوو دەبی یەکسانیکەین. بەڵام لەم پرسیارە ژێرەمان چییە؟ یەکسانە. مادام ژێرەمان یەکسانە ژێرەکەی وەک خۆ دەنووسینەوە. سەرەی کردەکەی کۆ دەکەینەوە. 4 کۆ 5 دەکاتە چەند؟ دەکاتە 9. یەکسانە. 9 دابەش سێ دەکاتە سێ. ئەو ئەنجامەمان لۆ دەرچوو. ئەنجامەکەمان چەندە؟ ئەنجامەکەمان سێ کرد. پاشان گوتمان چ دەکەین؟ دابەشی دووی دەکەین. کەواتە دەبیتە چەند ئەنجامەکە؟ دەبیتە 2 لەسەر سێ. ئەگەر لە نیشتمانی ئەو هەڵبژارنەی تێدا بوو ئەوە ڕاستەوخۆ چ دەکەی؟ هەڵی دەبژێری. ئەگەر نادەتوانی بە شێوەش کە شلۆ بینتەوە بکەتەوە ژمارەی تەواو هەر وەک پرسیارەکەی. 3 لەسەر 2 دەکاتە چەند؟ دەکاتە 1.5. 1.5. کو دەکەی ژمارەی تەواو؟ 1.5 ئەوە یەکەکە نیوەکە چەندە؟ نیوەکە بەخۆ دەکاتە چەند؟ 1 لەسەر 2. کەواتە هەر یەک لەو هەڵبژاردنەت لۆ بینتەوە ئەتوانی بە ئارەزوی خۆ یەک لەو دوانت لۆ بینتەوە یان 3 لەسەر 2کە یاخود یەک ژمارەی تەواو 1 لەسەر 2. هەردووشیان دەبنە وەڵامی دروست.